توانم لە داوتاون هەبوو کاتی خۆی داوایان لە من کرد کە بێمە لێرانە لە بۆوان یعنی وەکو بانگەشە لە بۆوان ئیشێ بکەمێ هەندێک گەشای فۆلکلۆریمان هەبوو لۆ جوانی لۆمارە خۆمایە نەک لۆ فرۆشتنی گوتیان ئەگەر بکرێ بینن یەک لە دوکانانەی پێشەوە دابنێن لە بۆ ئەوەی کە ڕێنمایی بەو خەرکەی بدەن لەوێ هاتشۆی دەکا لۆ هەر ماگەچیش پێ $100 دەدەینێ لە تەواوی دوکانەکانیش فرۆشرا ئەو دوکانەی لە ناوی وەکو هەدیە شەریکەی حەقدل لە بۆ دەکەن یعنی عەقدیان لۆ نەکردم لێرەش فرتفێریان کرد کە پاشەوەی کە دوکانەکانیان فرۆشرا پاش سێ مانجی ئەو دووسێ ڕێگایە کە لە بۆ قات سەرەوە دەڕۆی هەمویان دایەخست و بە شیشوانە لە عیمیان کرد کە کەس نەتوانی لەوێ هاتشۆی بکە ئەمەش کە گوتمەکە کە مادەم ئیشەکە و لێرە نەما ئەمە و ئەشیانەمان گرانبەهایە دەمانێت بیبینەوە با ببن تۆز ئەوی نەکەوی ڕێیان پێ نەداین یعنی چەند جار هاتی مراجعەما کرد پاشەینێکە ئەو جارە کاکۆچەر لێو دەمەدیری سکورتیان بووم ڕێی پێدام کە بچم کە چووم لەو ئەشیاکەی تەواوی ئەشیاکانم دزرا بوو یعنی کە لە شەریکەی زیاتر کەس نەیدەتوانی بشتە وێندەر بەخۆ سایب دوکان بووم نەمدەتوانی بچمە وێندەر ئێستا کەشکە شکایەتم کردیان لە حکوومەتی هەموو شتەکانم بە بەڵگە هەیە یعنی ئەو مدیرێکە کات خۆی داوای لە من کرد بێ مێرانە بردیتم بە هەوێ خۆ شایدیدایە ئەو مدیری سکورتیان هاتیە شایدیدایە وەکو ڕسمەکان ئەشیاکان چی تێدا بوو کە دەسرایە چی تێ هەموو گەورە کردیتەوە بردیتم ئەوەی شەی ئەوە شاتێ حکوومەتی لوجنە هاتێ تەمەشای جێەکەی کردی ئەو سەرەنە ئەو هەموو بەڵگە و ئەو کلیرە شم هینایەکە کلیری ئەو دوکانەی دەڕابە یەکلەکەم نێک لە شەریکەی لەکن کەسکە نیە ئەو سەرەنە هەموو ئەو بەڵگانێکە هەمە هاشتیانە قالبی سون خواردنی لە بۆ تەرەفی بەرامبەرم ئاخر لە چ دنیاچی بۆ پاشەوە ئەمن ئەو هەمووە بەڵگەم هەبی هاشتی قالبی سوندی لە بۆ بەرامبەرم سەرەنای هەندێک کەس ئەوە 11 جار ئەوان ئامادە نەبن لۆ سون خواردنەکەی هەر جاریش ئەوان ئامادە نەبینە دوو مانگ و نیوی تعجیل کردەوە عاکەم یعنی ئەوە تقریبا لە بۆ بن 2 ساری دێ بەس تعجیل و ئەوانێ دەکات ئەشیاکانم بای 53 ملیۆن یعنی هەمووی بە دەفتەر و قەلەم یەک حساب ما کردیات بای 53 ملیۆنیا ئەشیای فۆلکلۆری جوانی بووە.